بەڕێزان دەست بە دانیشتنەکەمانەکەینەوە لە مادەی 4 بوون فەرمون کاکتۆر فەرمون بیخوێنەوە. مادەی 4 ببور بەڕێز سەرۆکی پەرلەمان. مادەی 4 بریکاری کەسی نەخۆش یان میراتگری لە کاتی پەککەوتی و مردنیدا بۆیان هەیە. یەکەم داوای زانینی هۆکاری پەککەوتی یان مردنەکە بکەن وەلایەنە پەیوەندداریش پابەند دەبیت لە خستنە ڕووی ڕاستیەکان و پێدانی بەڵگەنامە نامەی تەندروستی و پزیشکیەکان. دووەم لە کاتی بوونی گوماندا سکالایەک بۆ وەزارەتی تەندروستی بەرز بکەتەوە و پێویستە لە ماوەی 10 ڕۆژدا ئاراستەی لیژنەی لێکۆڵینەوەی هەمیشەیی بکرێت. سێەم داوای قەرەبوو بکات کە لە ئەنجامی هەڵەی چارەسەری پزیشکی و تەندروستی یان تەکنیکی ڕوویداوە بە مەرجێک بە بڕیاری دادگا چەسپێنرابیت. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان چی ئێوە قسە بکە لێرەوە دەست پێکەین ناونووسی. بەڵێ ڕۆبینا خان. بەڵێ لێرە کاک حکمەت یەکەم جار بووم سەم جارە. کاک بەهمەن کاک بەهمەن حسیبە خان ئەوانی تر بە هەر عینەن تەسەلسل. دکتۆر ڕێوانووسی بەڵێ ئەدنووسین باش فەرێپامی کاک کاروان کاک زیکری ئەوانەی یەکەم جاریانە کاک عوسمان کاکتۆر اسماعیل و سەرچنار خان. باس شنۆ خانیش بنووسە. ولیزار خانە نووسی بوو. بەڕێزان ئەم ناوانە خوێنمەوە. ڕۆبینە خان لێرە، کاک حکمەت و کاک بەهمەن، حەسیبە خان، گولیزار خان، لەنجە خان، دکتۆر ڕێبوار، کاک حاجی سەفین، دکتۆر زانە لێرە، کاک کاروان، کاک عوسمان، کاک زیکری، شنۆ خان، دکتۆر اسماعیل، سەرچنار خان، ڕۆژان خان. بەڵێ کاک باڵام بۆ قسە دەکەی دکتۆرە گیان؟ دکتۆرە گەلاوێش ناوت بنووسم؟ دکتۆرە ڕوونکردنەوە وەکو لیژنە ئەم بەڕێزانەی لێرەن ڕوونکردنەوەمان دەدەنێ. ئەگەر ئیزافەیەکت هەیە ئیزافەت دەکەم. ناوتە نووس. پەیڕەوی ناوخۆ مادەی 89 برگەی دووەم ناڵێ بەس دەستەی سەرۆکایەتی دەڵێ ئەندامانی لیژنە تایبەتمەندەکە، یعنی هەمومان دەتوانین ئەگەر پێویست کا ڕوونکردنەوە بدەین. ئەخر ئەوان بۆچی لێرن؟ کەسی تر نییە جگە لەو ناوانەی خوێنمانەوە؟ جوان خان ئەی نووسم. دکتۆرە گەلاوێش تەواو؟ بەڵێ بەڵێ دکتۆر اسماعیل. بله سەرۆکا پەرلەمانی بەرێز بدایەتێم پێخۆش از پێشنیارێکی بکەم. ئەف مادێ درێژ ئەوێت پێک تێن 10 خاڵە و 15 خاڵە، یعنی از پێشنیار کەم ببیتە دوو بەش چونکە ئەمە ناگەهین ب 3 دقیقا ملاحظات و تێبینیت خوب بێژین. مادە 4 ئێمە لە مادە 4 دەزانم ئەڵێم ئەو مادەکانی مشکلە بادینێت تێ نەگەیشتی. ئەو مادەکانی درێژ ئەوەی پێک دەیت بە
لا 20 ماده و 10 14 ماده ناتوانین یک جار به 3 دقیقه تبینی خو هەمووان بڵین با درسته. ببیتن نیو مادەکە ینی بە 12 ماده پێک دەیت 6 ماده بخوێنن تا بتوانین ڕاستی مادی پێشوو من زۆر ملاحظاتە بووم نەمتوانی بنووسین بیان دەرێ دەست پێویژامانێ نووسین فایدە ناکات دەڵێت پشتگیرت نییە فەرموو بله ماده 4 بریکاری کسی نخوشی یان میراتگرانی من پیشنهاد دکم زیاد بکرێت یان سەرپەرشتیاری یان وەسی یان قەییم چونکە ئەو شوەکو مافی میراتگیری هەیە بەس خاڵی یەکەم لە مادەکە ئەڵێت دوای زانینی هوکاری و ئەخیرەکە هەموو ناخینەوە پێدانی بەڵگەنامەی تەندروستی و پزیشکیەکان از اقتراح کم بیشی دیف احکام یاسا مافی دست اخستنا زانیاریان بپی احکامان یاسای مافی دست خستنی زانیاری خالا دوی لکاتی بونی گمان دا سکالایک بو وزارتی تندرستی از اقتراح کم بیشتی یان بری و بری گشتی کی دیگه هیتا وزارته یعنی نخوش گله کب زحمت بجهیت وزارته بلا بری گشتی بیتن نه یه ادیه بیتن سپاس افا تبینید مبون بەڵێ سوپاس کاکاروان بەڕێستەرۆکی پەرلەمان مادەی چوارەم من پێشنیاز دەکەم مادەی چوارەم بەرگەی یەکەم و دووەم بکرێت بە یەک بەرگە بەم شێوەی لێ بکرێت دوای زانینی هۆکاری پەکەوتەیی یان مردن کەسی یەکەمی نەخۆش یان میراتگرانی مافی زانینی هۆکاریان هەیە و لە کاتی گومانکردن مافی سکاڵاکردنیان هەیە بە مەرجێک سکاڵاکە لە ماوەی 10 ڕۆژ لەلایەن وەزارەتەوە یەکلا بکرێتەوە ئەمە بۆ بەرگەی یەکەم و دووەم پێشنیاز دەکەم بکرێت بە یەک بەرگە بەم شێوەیە و بەرگەی سێمینیان کاتێک کە داوای قەرەبوو دەکرێت لێرە ڕوون نییە مەبەست لە قەرەبووی مادیە یان قەرەبووی معنەویە چکە زۆر جار هەبووە لە کەم تەرخەمی بند نەخۆشەکردنەی تۆشی نەهاتوتەوە و بەداخەوە ئەمری خوای کردووە زۆر جاریشمان هەبووە کەەوە پێچەوانەوە هۆکاری مردنەکە زۆر ڕوون بووە بەڵام پەڵب بە دکتۆرەکان ژیراوە مە ئەمە دوولایەنە ینی پێویستە لیژنەی بەڕێزەرم بابەت هەڵوەستە بکەن و پێویستە ڕوونی بکەنەوە هەم لە قەرەبووکردنەوە کە قەرەبووی مادیە معنەویە و لە هەمان کاتیشدا لێرە ڕەچاوی ئەوە بکرێت کە لە حاڵتێکدا حاڵتی مردن حاڵتێکی زەحمەتەکە هیچ کەسێک بتوانێت استعابی بکات ڕەنگە دووچاری کێشەی دکتۆرەکان دوکات دووچاری کێشە بکات بۆ ئەم دوو پێشنیازەمە یەکەم و دووەم بکرێت بە یەک بەرگە و بەرگەی دووەمیش بە تەواوی ڕۆم بکرێتەوە زۆر سپاس سپاس کاک زیکری فەرموون بناوی خدای مزنو دلوان برای سروکا پارلمانه ذکری زیباری ماده 4 بلگه 2 لکاتی بونی گمان دا اسکالا یک پیوسته لیره نخوش زیده بکد لکاتی بونی گمان دا اسکالا یک بو وزارت تندرستی برز بکاتوه پیوسته لماوی 10 روز دا آراسته لجنه لیکولینوه همیشه بکرید برای سروکی پارلمان اگر نخوش اسکاله بو وزارتا تندرستی برز بکتوه رنگ وکو پیوست قناعت بو نخوش درست نبید برهنده از پیشنیارد کم نخوش اسکاله بو داواکاری گشتی برز بکتوه دا زیاتر راست و درستی آشکرا بید برای سروکا پارلمانه اف پروژه یاسای مافی نخوش دا بوان کسا اوید کو سردانت نخوش خانات کن آیا او کسید کو بر وضع آبوری نشین سردانت نخوش خانه بکن بر هنده پیوسته فقرک لوی ماده زیده بکن بو هنده لجنه که گروک لهر قضا که بیتا درست کرن بو هنده سردانه اوان گنده بکن اوید کو نشین بر هوکار آبوری بین سردانت نخوش خانه بکن البر هنده ضروره زوربه او خلکی هجار یل گنده و در و نخوش خانه بر هنده از پیشنیار کن فقره کادی زیده بکن بولش نیدگروک دابنه زور سپاس زور سپاس کاک حکمت برای سروکا پارلمانی ماده چند؟ ماده 4 نه؟ ماده 4 ماده 4 برگی دوام لکاتی بونی گمان دا
سکاڵایەک بۆ وەزارەتی تەندروستی بەرز بکرێتەوە بڵێ پێویستە لە ماوەی 10 ڕۆژ ئاراستەی لیژنەی لێکۆڵینەوەی هەمیشەیی بکرێت بە من وەرە 10 ڕۆژ کێمە با زیاتر بکرێت بە 20 ڕۆژ تا مانگێک بەڵێ سپاس بەڵێ سپاس بۆ بەڕێز کاک بەهمەن فەرموو بەناوی خی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان طبعا لە مادەی چوارەم بڕگەی دووەم و سێم لە بڕگەی دووەم ئەڵێ لە کاتی بوونی گوماندا سکاڵایەک بۆ وەزارەتی تەندروستی بەرز دەکرێتەوە و ئەوانیش لە ماوەی 10 ڕۆژا بیدەنە لیژنەی لێکۆڵینەوەی هەمیشەی لە مادەی سێم دەڵێ بۆیە هەیە داوای قەرەبوو بکات دوای ئەوەی ئیسپات بوو لەلایەن دادگاوە یعنی ئەمە متەناقزە یا ئەوەی یەکە دووەمیش بکرێ بە دادگا یعنی سکاڵا لە دادگا تۆمار بکە دوای لە دادگا ئیسپات بوو داوای قەرەبوو بکە یان ئەوەی سێمیش بکرێ بە لیژنەی لێکۆڵینەوەی وەزارەت دوایی لە بڕگەی دووەمیش من پشتگیری قسەکانی دکتۆر ئیسماعیلەکەم کە بەڕێوەبەری گشتیش ئیزافە بکرێت چکە لە ئەو پەڕی کوردستانیان لە منتەقەی گەرمیان لە منتەقەی زاخۆ هاوڵاتیەک ناتوانێت فریای وەزارەتی تەندروستی بکویان پێی ناکرێ قورسە بۆیە بەڕێوەبەراتێک گشتیەکانیش ئیزافە بکرێ لەگەڵ ئەوەی ئەو دوانەیەکیان یەک بخریان لیژنەی لێکۆڵینەوەی وەزارەت ئیسپاتی بکە بۆی یان دادگا هەردووکیان بکەنە یەک زۆر سپاس سپاس ڕۆژان خان بەناوی خی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕۆژان هەمەڕەش من پێشنیارەکەم مادەی 4 بەم شێوەیە لێ بکرێ یەکەم وەک خۆی دووەم لە کاتی بوونی گوماندا سکاڵایەک بۆ وەزارەتی تەندروستی بەرز بکاتەوە و پێویستە لە ماوەی 7 ڕۆژدا بکرێ بە 7 ئەو 10 ڕۆژە ئاراستەی لیژنەی لێکۆڵینەوەی هەمیشەیی بکرێت قۆناغی دوای ئەمە لیژنەی لێکۆڵینەوەی هەمیشەیی لە ماوەیەک کە لە 15 ڕۆژ لە ڕێکەوتی وەرگرتنی سکاڵای زیان لێکەوتوو لێکۆڵینەوەی زانستی و پیشەیی ئەنجام دەدات و راپۆرتی خۆی دەخاتە بەردەم وەزیری تەندروستی بۆ وەرگرتنی ڕێوشوێنی یاسایی و کارگێڕی پێویست بەرامبەر دامەزراوەی تەندروستی یان هێزکاری تەندروستی کەم تەرخەم بەپێی راپۆرتەکە و بڕگەی دوای ئەو زیان لێکەوتو یا ئەو کەسەی بڵێن بریکاری نەخۆشەوانە دەتوانێت بە مەبەستی وەرگرتنی قەرەبوو سکاڵا بباتە بەردەم دادگای تایبەتمەند دادگا بووی هەیە پشت بە راپۆرتی لیژنەی لێکۆڵینەوەی هەمیشەیی یان شارەزایان ببەستێت بۆ یەکلایکردنەوەی سکاڵاکە و دیاریکردنی بڕی قەرەبوو سپاس بەڵێ زۆر سپاس شنۆخان بەڕێز سەرۆکی پەرلەمان من قسەکانم کرا زۆر سپاس بەڵێ کێ قسەکانتی کرد خات و ڕۆژان پشگیری قسەکانیەوەکەم بەڵێ سەرچنارخان بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 4 بریکاری کەسی نەخۆش یان میراتگرانی لە کاتی پەککەوتەی و مردنیدا بۆیان هەیە لەسەرم دێڕە وشەی بریکاری کەسی لا ببرێت چونکە بریکار ئەتوانین بەو شێوەی لێ بکە ینی وەکیلە الوەکیل کەلئەسیل ینی نەخۆش یان میراتگرانی جامەی بۆ زیاب بکرێ وەک چۆ عەرەبی ئەڵێ وەلی مەن یەنوب عنه یعنی ومن یەقوم مەقامه ئەوەی کە نوێنەرایەتیەکە سەرپەرشتیاری بێت وەسیەکەی بێت قەیمەکەی بێت ئەمە ضرورە بۆی دابرێ لە کاتی پەککەوتەیی و مردنە یان لە کاتی پەککەوتەیی یان مردنیە بۆیان هەیە ئەترم خاڵانە یەکەم ئەوە هیچ قسەم نییە لەسەری دووەم لە کاتی بوونی گوماندا سکاڵەیە بۆ وەزارەتی تەندروستی یان بەڕێوەبەری گشتی ئەوەی بۆ ئیزافە بکرێت و پێویستە لە ماوەیە کە لە 10 ڕۆژ زیاتر نەبێت چونکە کاڵی لە ماوەی 10 ڕۆژە ئەوە لیژنەکە وەزارەت یان بەڕێوەبەری گشتی ئەیا بە لیژنەی لێکۆڵینەوە نابێت کاتێکی زۆر بخایەنێت ئەوە جیاوازە لە بەرزکردنەوەی سکاڵاکە سێەم داوای قەرەبوو بکات
هەر ئەوەندە یعنی ئەمەی ترکە لە ئەنجامی هەڵی چارەسەری پزیشکی و تەندروستیان تەکنیکی ڕوویداوە بە مەرجێک بە بڕیایی دادگا چەسپێنرابێت ئەمە تەحسیل حاصڵە ئەمە لە قانونی مرافعات و قانونی مەدەنی یعنی دادبینی و قانونی یاسای شارەسایی و دادبینی هاتووە کاتێکەڵی داوای قەرەبوو بکە ترە گەڕێیتەوە بۆ یاسای دایی کە دادگای یاسای مرافعات و مەدەنی پێویست ناکە ئەموردەکاریە بکات و دەستان خۆش بێ. بەڕێزان ئەم مادەیە ئەگەر نەڵێم گرنگترین مادەی ناو پێشنیازە یاساکەیە توانین بڵین لە یەکێکە لە گرنگترینەکان لەبەرەوە هەمومانە بێ تەرکیزێکی زۆر باشمان هەبێ و داواش لە لیژنەی تایبەتمەند و لیژنەی یاسایی یەکەم تێبینیەکان بنووسن بە تایبەتی ئەوەی کە سەرچنارخان ئێڵێ و ئەوەی کە وابزام کاک دکتۆر ئیسماعیل و بە ڕێزێکی تری شووتیان لە ڕووی قانونیەوە کەسی نەخۆش خۆی کەسی نەخۆش خۆی خۆ ئەگەر پەکی کەوتووە لە ڕوویەک لە ڕووەکانەوە هێشتا حەقی شەکوای ماوە کەسی نەخۆش خۆی یان شوێنگرەوە یاساییەکەی یعنی ئەو کەسەی من یەقوم مەقامیهی کەسی نەخۆش خۆی یان شوێنگرەوە یاساییەکەی یان میراتگرەکەی یان بریکاری کەسی ڕەنگە خۆی ماوە بەڵام وەکیلێک ئەنێرێ بە تەرکیز ئەبێ ئێمە ئەوانە بنووسین لە ناو پێشنیازەکەیە کەەوە مەسەلەیەکی قانونی بەحتە کێ بۆی هەیە شەکوا بکات زۆر زۆر گرنگە. دوو ئەم عملیەیەکی چۆنە چۆن ئەڕوا کەسێکە ئێمە حکم دانین بۆ فەرەزیە کەسێک دوور بە بەهۆی هەڵەیەکی پزیشکی یان کەم تەرخەمی دامەزراوەیەکی تەندروستی پەکیەکەوێ یان دەمرێ ئەو کەسانەی کە حەقیانەیە و لەسەرەوە باسمانکردن عملیەکە چۆنە ڕوا یەکەم جار شەکوا ئەبەنە بەردەمی خودی موئەسسەسەکە کە وەزارەتی تەندروستیە خۆتان ئەتانەوێ حەڵقەیەکی تری بۆ زیاکەن ئەمە فەرەزیەکەیە ئیباتە ئەوێ لیژنە پزیشکەکە دانیشن لە ڕووی پیشەیی و لە ڕووی پزیشکیەوە دراسەیەکەین لە بەردەمی دوو احتیمالاین یا ئەوەتە حەقەدەن بە نەخۆشەکە یا کە سوکاری نەخۆشەکە یان بە عەکسەوە حەقەدەن بە دکتۆرەکان و دامەزراوە تەندروستیەکەڵن ئەوان کەم تەرخەم نەبوون باشە کە ئەمان قرارەکە ئەدەن ئەچێتە کۆ لێرە تیای نییە کە ئەچێتە کۆ ئەوە لیژنەکە دانیشتن قراری لیژنەکە تەوسیاتە ئەچێتە بەردەمی کێ ئەبێ بچێتە بەردەمی یەکێ. دوو ئەوانەی کە هەستەکەن لەو قرارە دکتۆرێکە هەستەکە لەو قرارەیە زوڵمی لێکراوە لەکوێ بۆی هەیە داوای حەقی خۆی بکە ئەمەش حەڵقەیەکی ترە دەبێت ئیضافێکین لە ڕاستیە. سێ کە سوکاری نەخۆش با لیژنەکەش بڵێن ئەم پزیشکە کەم تەرخەمە و لە ڕووی کارگێڕیەوە وەکوی ڕۆژان خان تەرحی کرد وەزیر عقوبەیەکی پزیشکەکە بدا ئەمە هیچ لە وەزعی کە سوکاری نەخۆشەکە یا کە سوکاری وەفات کردووەکە ناگۆڕێ هەبێ حەڵقەی سێهەمیش ئیضافەکەین داوا دەباتە بەردەمی محکەمەی بەداعا شەکوا دەکا داوای حەقی مەدەنی خۆیەکە داوای تەعویزەکە باشە لەوێ محکەمە ملزەمە بە وەرگرتنی ئەوەی کە لیژنەکە بڕیاری لێداوە لیژنەکەی با بڵێن وەزارەت لە ڕاستیانە خێر محاکم ملزەم نین بەوەی کە بە نەتیجەی ئەو لیژانانە وەربگرن کە وەزارەتەکان و موسسات دروستیەکەن سڵتەیەکی تەقدیریان ئەتوانێت بە تەقریری خەبیرێک وەرگێ لەبەرەوە ئەمانە هەمووی تێک هەڵکێشکن بە شێوەیە کە بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی کە ئێمە متمانەی زۆرمان بە بەڕێزیان و بەڕێز سەرۆکی لیژنەی تەندروستیە بە وردی ئێمە تێبینیەکان تەسجیلەکەین و ئەگەر هەستمان کرد لە شوێنێکە ئێمە لە سەرۆکایەتی یان لیژنەکان موفق نەبووین تەوقعمان وایە باشترین شت ئێمە لە جەنابتان وەرەگرین بۆیە تەرکیز دەکەین لەسەر ئەم مادەیە و یەکێکە لەو مشکلانەی کە ئێستا لە کوردستان هەیە خەڵکێکی زۆر لەسەر ئەو زیانانەی بەرنەخۆشەکانیانەکەون نیگەرانیان هەیە شەکوایان هەیە با بە شێوەیەکی تونند و تۆڵی وا معالەجەی بکەین کە بتوانێت کێشەکە بە شێوەیەکی گشتی چارەسەر بکە. حەسیبە خان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی چوارەمدا خاڵی دووەم لە کاتی بوونی گومان سکاڵا بۆ وەزارەتی تەندروستی بەرز بکاتەوە لە دوای تەندروستی پێویستە سندیکای پەیوەنددارەکانیش ئاماژەی پێ بدرێت و پێویستە لە ماوەی 7 ڕۆژدا ئاراستەی لێکۆڵینەوەی لیژنەی هەمیشەیی بکرێت کەواتە هەم دەستکاری ماوەکەی بکرێت و لە دوای وەزارەتی تەندروستی سندیکای پەیوەندداریشی بۆ زیاد بکرێت. لە بڕگەی سێەمی هەمان مادە
داوای قەرەبوو بکات ئاماژە بە کەسەکە بدا و کەسێک ئایا کەسە ئەندامبووەکە یان کەسی و کاری گیان لە دەستدراوەکەیە داوای قەرەبوو بکات لە دەستگا تەندروستیەکان یان کەسی پەیوەنددار کە لە ئەنجامی هەڵەی چارەسەری پزیشکی و تەندروستی یان تەکنیکی ڕوویداوە و بە مەرجێک بە بڕیاری دادگا چەسپێنرا بێت. هەر لەو مادەیە پێشنیاری ئەوەش ئەەکەم کە بڕگەیەکی تری سزادان بۆ ئەو پزیشکە بەڕێزانەی کە لە کاتی چارەسەری بەرامبەری نەخۆشێک ئەنجام ئەدەن دیاری بکرێت چونکە ئێمە تاوەکو ئێستا ینی لەو یاسا ئەوەی کە گرنگە ئێمە تاوەکو ئێستا بەس باسمان لە ماف کردیە ئایا ئەوەی کە ماف پێشەڵ ئەکات چ سزایەک ئەدرێ پێویستە سزایەکانیش لە ناو ئەو بڕگەیەدا جێبەجێ بکرێن و سوپاستان دەکەم. بەڵێ زۆر سوپاس. گولیزار خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی چارەم بەشی سێەم داوای قەرەبوو وەکو ئێمە دەزانین قەرەبوو مادی هەیە و معنەوێک و کاکاروان باسی کرد هەروەها داوای قەرەبوو بەکات یعنی دەبێت دەستنیشانی کەین مادی هەیە و معنەویش ئەبێ هەردووکی دیاری بکەین تێدا هەروەها لێرەدا ئەڵێت یعنی وەکو بڵێن ماوەکە دیاری نەکراوە وەکو ئێمە دەزانین مەسەلا ئەگەر لە هەڵەی پزیشکی لێرەدا ینی ماوەکە یعنی لە هەڵەی پزیشکی بێ یان مەسەلەن خۆی تەندروستیەکەی باش نەبێ لێرەدا هەم مافی پزیشکەکەش ئەبێ ڕاچاوی بکەین هەم مافی نەخۆشیش ئەبێ بەڕێی من ئەبێ ماوەکەش تەحدید بکرێت. سپاس. بەڵێ زۆر سوپاس. کاک عوسمان سێدەری. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی چوار بڕگەی دووەم پشتیوانی لە قسەکانی برای بەڕێزم کاک زکری زێباری یەکەم ئەوەی کە من نەویست ئەوتی. سپاس. بەڵێ زۆر سوپاس. کاک باڵام بۆ. سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتگیری قسەکانی ڕۆژان خان و کاک کاروان و کاک زکری و کاک عوسمان دەکەم و پێشنیاری شەکەم خاڵێک زیاد بکرێت لە کاتی مردنی نەخۆش بەخشینی ئەندامانی جەستەی بەو کەسانەی کە پێویستیان پێی دەبێت دیارە لە پێناو ئەوەی کە گیانی کەسێکی کە لە مردن ڕزگار بکرێم کەسە تازە چۆتە جێگەی خۆیەوە بەڵام بۆ ئەوەی کە ئێمە بتوانین هەوڵی ئەوە بدەین ڕێژەی مردن کەم بکەینەوە ئەگەر خاوەنی مردووە کە لەسەر ئەوە ڕازی بوو ئەندامەکانی جەستەی ببەخشێ بە کەسێکی کە پێویستی پێێتی. سوپاس. بەڵێ سپاس. ڕۆبینا خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من کرا بەس من تەوضیحەکە بوو لجنە تەندروستی تقریبا بە چەند ساعتم بەحسێ هەڵەکانی نەخۆشی بکەین ئایا بەرەمبەر ئەم هەڵانەش عقوبە نییە ڕاستە احتیمالە لە قانون عقوبات و قانون صحة عقوبات هێنە بەس لێرەژی مهم بۆ بەحسەوان عقوباتە کردبە و دەستخۆش سپاس. بەڵێ زۆر سپاس. لەنجە خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەنجە دزەیی قسەکانی من کرا لە تەنها تەکید دەکەمەوە و پژگیری لە ئەو پێشنیارەی حەسیبەدخان دەکەم لە مادەی 4 بڕگەی 3 کە کاتی باز لە داوای قەرەبوو دەکرێتەوە دیاری بکرێ کە لە دەستگا تەندروستیەکان و ئەو کەسەی کە هەڵەی کردیە داوای قەرەبوو لەوانە بکرێتەوە. سوپاس. کاک تۆڕێبوار. بەڕێز سەرۆکی پەرلەمان من بەڕەهایی پشگیری قسەکانی جەنابەت دەکەم کە ئەوە یەکێکە لە گرنگترین مادەکانی پێشنیاز یاساکە لە بەرەوەی پەیوەستە بە ژیانی نەخۆش کاتێک کە ڕوبەڕووی هەڵەیەکی پزیشکیە بێتەوە و ئەو نەخۆشە ڕەنگە لە سەرەمەرگدا بێ. ئەمە وێڕای ئەوەی کە ئایا ئەمە بە چ وردەکاری و دیتێڵسی یاسایی چارەسەر بکرێت لە ڕاستیدا مادە 4 بڕگە 2 بڕگە 3 چەند تێبینیەکم لەسەری هەیە جارێ بەر لە هەموو شتێک من پێم وانییە لە کاتی بوونی هەڵەیەکی پزیشکی خودی نەخۆشەکە یان بڵین هاوڵی نەخۆشەکان بریکاری نەخۆشەکە بچێت لە وەزارەتی تەندروستی شکات بکە. چ معقولە وەزارەتی تەندروستی بۆ خۆی نەخۆشخانەکان پزیشکە بەڕێزەکان لەسەر میلاکی وەزارەتی تەندروستین نەخۆشخانەکان سەر بە وەزارەتی تەندروستین چ معقولە وەزارەتی تەندروستی کە دامەزراوەیەکی ئیداری تەندروستیە بێ سکاڵا وەرگێ
تاکەلایەن یان شوێن یا دامەزراوە کە سکاڵەوەرەگرێ ئەوە دادگاکانە بۆیە وتەیەکی عەرب مەسریە ئەڵێ یەقتل القەتیل وەیەمشی بجەناس ناکرێ کەسێک کە سەر بە میلاکی وەزارەتی تەندروستیە کەسێک بکوژێ یا بە هەڵەیەکی پزیشکی اینجا وەزارەتی تەندروستی بێ لێکۆڵینەوەی لەسەر بکە ئەمە هەڵەیەکی بەڕاستی زەقە بۆیە لەو حاڵەتە پێویستە سکاڵە ئاراستەی دادگا بکرێ نەک ئاراستەی وەزارەتی تەندروستی خاڵێکی تریش لەمە سەر لە بڕگە سێ پەیوەست بە قەرەبووکردنەوە من تێناگەم کەسێک کە مرد چۆن قەرەبوو بکرێتەوە ینی ئەبێ سزا بدرێ ئەو پزیشکە بێ سزا بدرێ بەڕاستی لە ساڵانی ڕابردوو ئێمە چەندین حاڵەت و کەیس هەبووە کە ئێستاشی لەگەڵ بێ یعنی بە شێوەیەکی ئەو تۆ قەرەبوو نەکراوەتەوە ئەو کەسەش ئەو پزیشکە یعنی سزا نەدراوە بە پێی یاساکان بۆ نمونە کەسێک هەبووە لە ئەنجامی نەشتەرگەری مەقەس پزیشکەکە مەقەسێکی لە ناو زیگی بەجێ هێشتووە تاوەکو ئیکسڕایەکەی کردووە ئەشیعەکەی گرتووە اینجا دەرچووە کە لە ئەنجامی ئەم نەشتەرگەریە مەقەسەکە بەجێ ماوە لە ناو زیگی ئەمە بەڕاستی تاوانێکی گەورەیە خۆ پزیشکیش یعنی مرۆڤە ڕاستە هەڵە بەدەریە لە هەڵە بەڵام ئەبێ لە ئەنجامی ئەم هەڵەیە بۆی هەڵەیەکی تر نەکاتەوە ژیانی کەسێکی تر نەخاتە مەترسی ئەبێ سزا بدرێ بۆیە من پێشنیارەکەم بۆ بەرگە سێەم ئاماژە بە یاسا بەرکارەکان بکرێ بۆ سزایمە قانونی عقوباتمان هەیە ئەکرێت تەرکیزی لەسەر بکەین جگە لەمەش داوای قەرەبوو نەکەین داوای سزای ئەم پزیشکە بکەین بۆی کە جارێکی تر هەڵە نەکاتەوە وە تەعویزی ئەو کەسەش بکرێت کە هەڵەکەی لە بەرامبەر کراوە بەڵێ سپاس بۆ بەڕێزت کاک حاجی سەفین بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 4 خاڵی دووەم دەرێ لە کاتی بوونی گوماندا سکالایەک بۆ وەزارەتی تەندروستی بەرز بکرێتەوە باسی سندیکا نەکراوە تەنها سکالا بۆ وەزارەت بەرز دەکرێتەوە پێم باشە سندیکای پەیوەندیدارەکانیش زیاد بکرێتن هەروەها ڕێکاری بریکاری کەسی سکالاکە لە ماوەی 1 مانگ تێپەڕ نەبێت بەسەر پەککەوتن یا مردندا بەرز بکاتەوە نەک پاش چەند ساڵێک یا ماوەیەکی زۆری بەسەدا بڕوە سکالا تومار بکات زۆر سوپاس بەڵێ سپاس بۆ جەنابەت دکتۆر زانا بەڕێز سەرۆکی پەرلەمان من هاوڕای قسەکانی جەنابتم لەسەر ئەم مادەیە و قسەکانی برای بەڕێز کاک دکتۆر ڕێبوار بەڕاستی ئەم مادەیە پێویستی بەوە هەیە کە کڕۆکی بابەتەکەیە ئێمە زیاتر هەڵوەستەی لەسەر بکەین ساڵێک بەر لە ئێستا کە کاتی خەریکی نووسینەوەی ئەم پێشنیازی یاسایە بووین لەگەڵ خوشکوبرایانی بەڕێز لە لیژنەی تەندروستی کۆبنەوەیەکمان لەگەڵ بەڕێزان لە ئەنجومەنی دادوەریش کرد لە هەرێمی کوردستان ئاڕای ئەوانیشمان وەرگر ئەو کاتی لەسەر ئەو بابەتە وەڕەیەکە بوو ئەو کات کە ئەگەر محکەمەی مختص هەبێت لەم بابەتەدا ڕەنگە باشتر بێت بۆ یەکلاییکردنەوەی کەیسەکان بەڵام توانای دامەزراوەکانی قەزایی ئێمە ڕەنگە بەو شێوەیە نەبیت کە هەر بۆ هەر بابەتێک محکەمەیەکی مختص بکەنەوە بەڵام لە هەمان کاتیشدا ناکرێت ئێمە ئەگەر محکەمەی مختصیش نەبێت بەو شێوەیە لێ بگەڕین دیارە کڕۆکی هەر بابەتێکی یاسایی عقوبات لەناو ئەو یاسایەدا نییە ئەگەر بەڕێزان لە لیژنەی یاسایی بتوانن بە شێوازێک جێگای عقوباتەکان بکەنەوە پێم وایە دەتوانین لە کاتی جێبەجێکردندا باشتر بچێتە بواری جێبەجێکردن و لە دێڕی یەکەمدا کە دەڵێ بریکاری کەسی نەخۆش و ئەو بابەتانی جەنابیش داماژەت پێدا بەڵام من لێرەدا دەپرسم ئەی ئەگەر کەسەکە پەککەوتە نەبوو یان نەمرد بەڵام پێشێلکاری تری لە بەرامبەرد کرا خۆ خەڵکانێکی ئێستا لە نەخۆشخانەکاندا بەڕاستی بەداخەوە ڕەنگە کارمەندێکی تەندروستی یا پزیشکێک یا فەرمانبەرێکی پرزگا پێشێلکاری بەرامبەر خودی نەخۆشەکە بکات ئێمە دەبێت ئەوە بزانین کە پۆینتی ئەساسی لە لای ئێمە لە دامەزراوە تەندروستیەکاندا خودی نەخۆشە ئەگەر نەخۆش نەبێت موەساتی سەحە نابێت ئەگەر نەخۆش نەبێت وەزارەتی تەندروستی نابێت کەواتە پۆینتی ئەساسی ئێمە نەخۆشە لەوێوە دەبێت سەرچاوی هەموو کاروبارە کارجێڕی پیشەیەکانمان لە خودی نەخۆشەوە سەرچاوە بگرێت بۆیە هەر پێشێلکاریەک بەرامبەر بە نەخۆش دەبێت لێرەدا جێگای بگرێتەوە نەک تەنها پەککەوتەی و مردن و لە هەمان کاتیشدا ئێمە ئەو کاتیش ڕێیمان لەسەر ئەوە بوو کە ئەم لیژنەی لێکۆڵینەوەیە نابێت نە سکاڵا تەقدیمی وەزارەتی تەندروستی بکرێت نە لیژنەی لێکۆڵینەوە لە وەزارەتی تەندروستی بێت چونکە ئێستا ئێمە یاسایەک دەردەکەین لە پەرلەمانی کوردستان وا گفتوگۆی لەسەر دەکەین هەتاوەکو ئێستا
ئێمە بە لیژنەی لێکۆڵینەوە ئەو کەیسانە یەکلایی دەکەینەوە. لیژنەی لێکۆڵینەوەکان لە خەڵکێکی مختەز ڕاستە پێک دێت، بەڵام گلەیەکی زۆرمان لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە وەزارەتی تەندروستی یان لە مۆستاتەکان لەسەر ئەوەیە کە دەر کاتێک پێشێلکاریەک بەرامبەر بە نەخۆشێک دەکرێت لیژنەیەک تەشکیل دەکرێت، ئەوانەی ئەندامی لیژنەکەن زەمیلی ئەو دکتۆرن یا زەمیلی کارمەندی تەندروستیەکان هیچ کاتێک ناچنە سەر ئەو بابەتەی کە پزیشکەکە یا کارمەندی تەندروستیەکە سزا بدەن. ئەمە گلەی هاوڵاتیە، کەواتە دەبێت ئەنجومەنێک وەکو ئەو پێشنیازەی کە لە حکوومەت ڕەوانەکراوە بۆ ئێمە کە تعدیل کرا، باز لە ئەنجومەنێک دەکات، باز لە لیژنە ناکات. بۆیە ئێستا من پێم باشە و ئەنجومەنی بینینەوە ناو ئەو بابەتە کە لە ناو دەقی ئەو پێشنیازەی حکوومەت هەبوو کە بۆ ئێمە ڕەوانە کراوە، و لەوێشدا دەبێت نوێنەری داواکاری گشتی و سندیکا پەیوەندیدارەکان، چونکە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان ئێمە نزیکەی 8 سندیکای تایبەتمەندی بواری تەندروستیمان هەیە، لەو پەرلەمانی بەڕێزەوە یاسایان بۆ دەرچووە، کەواتە ئەم سندیکایانە بە یاسا کار دەکەن، مۆڵەت دەدەنە پزیشکان، دەدەنە نەخۆشخانە تایبەتەکان، دەدەنە کۆمەلگاکان، دەدەنە کارمەندانی تەندروستی و دەرمانخانەکان و تاقیگەکان، کەواتە ئەوان دەبێت دەوریان تێدا بێت لە شێوازی مامەڵەکردن لەو پێشێلکاریانەی بەرامبەر بە نەخۆش دەکرێت، چونکە بڕی سزایەکان لە ناو یاسای سندیکاکاندا هەیە و شێوازی سزاکە لە ناو یاسای سندیکاکاندا هەیە، بۆیە دەبێت لەوێدا ڕۆلی سندیکاکان بە هەند وەربگیرێت. باسی قەرەبوو دەکەین، ئایا قەرەبووەکە وەکو بەڕێزان باسییان کرد ئێستا قەرەبووەکە مادیە، معنەویە، یاخود سزادانی ئەو کەسەیە کە هەڵەکە دەکات. بۆیە پێم وایە ئەم ملاحەزانە ئەگەر بە هەند وەربگیرێت، منیش لەگەڵ ڕایەکەی بەڕێز ڕۆژان خانم کە ماوەی 10 ڕۆژ بۆ تەحویلکردنی تەنها هامووشێک لەسەر سکاڵایەک یەکجار زۆرە، پێویست بەوە ناکە بە پێچەوانەوە. من پێم وایە 3 ڕۆژ زۆرە، 3 ڕۆژ زۆرە نەکەمە، چونکە تەنها سکاڵایەک تەقدیم دەکرێت و هەمووش دەکرێتن لە بۆ لیژنەیەک یا ئەنجومەنێک، پێویست بە 10 ڕۆژ ناکە. زۆر زۆر سوپاس. بەڵێ سوپاس. جوان خان. وڵاتەکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان، من ڕەیەکی جیاوازم هەیە لەوەی کە تۆ ویستت سکاڵا تۆمار بکەی بۆ شوێنێکی تر بێ، ئەی وەزارەتی تەندروستی بۆچییە ئەگەر تۆ سکاڵەکە تۆماری ئەوێ نەکەی، تۆ سکاڵا لەو پزیشکە نەکەی کە بڵێن خەتای ئەو بۆ بەرامبەر بە نەخۆشەکە یا خود نەخۆشەکە بێ، ئەوە دەبێت لە کۆتاییدا لیژنەی لە کۆڵینەوە یەکلای بکاتەوە. بەڵام سندیکایەکیش هەیە، سندیکای پزیشکان کە ئەویش پەیوەندیدارە بۆ مۆزوعە، پێویستە سکاڵاکەت ڕادستی سندیکای پزیشکانیش بکرێت لەگەڵ وەزارەتی تەندروستی و لە ماوەی 10 ڕۆژدا ئاراستەی لیژنەی لێکۆڵینەوە بکەن. سوپاس. بەڵێ زۆر سوپاس. کاک شێخ زاهر. بە ناوی خوای گەورە، بەڕێز سەرۆکی پەرلەمان، بڕگەی دووەم لە کاتی بوونی گوماندا سکاڵایەک بۆ وەزارەتی تەندروستی بەرز بکاتەوە، پێویستە لە ماوەی 10 ڕۆژ ئاراستەی لیژنەی لێکۆڵینەوەی هەمیشەی بکرێت. من پێشنیاز دەکەم بەو شێوەی لێ بکرێت. لە کاتی بوونی گوماندا لەلایەن نەخۆش یان بریکاری نەخۆش یان میراتگیری یان هەر کەسێک کە نەخۆش ڕای دەستپێدرێ، سکاڵایەک بەرز بکاتەوە بۆ لایەنی پەیوەندیدار و لە ماوەی 5 ڕۆژدا ئاراستەی لیژنەی لێکۆڵینەوە بکرێت و لێژنەی لێکۆڵینەوە لەگەڵ دادگای تایبەتمەند لە ماوەی 6 ڕۆژ تێپەڕ نەکات، بابەتی سکاڵایەکە یەکلایی بکاتەوە بە پێی یاسا بەرکارەکانی هەرێم. بەڵێ زۆر سوپاس. کاک مەلاوەیس. بە ناوی خوای گەورە و میهرەبان، بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەشی سەرەکی یان ئامانجە گشتەکەی ئەم مادەیە جەنابەت ڕۆن کردەوە، پشگیری قسەکانی دکتۆر ڕێبوار و دکتۆر زانا دەکەم. ئەو تێبینیانی هەبوون بە زۆربەی برادران باسییان کرد. ئەمنیش هاوڕام کە پێویستە لە کاتی لە بڕگەی دووەم لە کاتی پێشکەشکردنی سکاڵا بۆ وەزارەتی تەندروستی بۆ سندیکاشی بۆ زیاد بکرێت، چونکە بۆ ئەوەی ئیزراعاتی پیشەیشی لەگەڵ بکرێت. هەروەها ماوەی 10 ڕۆژ من پێم کەمە، چونکە بە زۆری ئەو کەسانی کە دووچاری ڕووداوێکی نەخۆش دەبن یان دووچاری مردن و ئەوانە دەبن کە سوکارەکەی تا زیاتر لە 10 ڕۆژیش هەر سەرقاڵی بەڕێکردنی میوان و پرسە و ئەوانەیە، ئەگەر پێشنیار دەکرێن بکرێتە 21 ڕۆژ، هەروەها 21 ڕۆژ. هەروەها پێشنیار دەکەم لە ینی بڕگەیەک زیاد بکرێت، ئەو ڕێنماییانە یاخود ئەو بڕگەیە
لە نەخۆشخانە و شوێنە تەندروستیەکان هەڵبواسرێت بۆ ئەوەی ئەو کەسێک کە نەخۆشیان کە سوکاری نەخۆشەکە ئەو ڕێنمایانە بزانن کەەوە دەتوانن لە کاتی پێویستدا سکاڵا و داواکاری خۆیان پێشکەش بکەن و زۆر سپاس. زۆر سپاس کاک بەلاوەی بۆیە ئەڵێ 21 ڕۆژ مەبەستیەوە 21 ڕۆژ بدرێتە کەسوکارەکەی من لە جەنابەت تێدەگەم بەس ئەو دەڕۆژە بۆ ئەوە نییە ئەو دەڕۆژە بۆ ئەوەیە لە ڕۆژی ئەوەی کە کەسوکارەکە ئەچن شەکواکە تەقدیمەکەن وەزارەت ئەبێ لە ماوەی چەند ڕۆژا بیدا بە لیژنەکە یعنی گریمان کەسوکارەکەی ڕەنگە مانگێکیشان دوای مانگێک بڕۆن شەکوا بکەن هیچ ئیشکال لەوە نییە ئەو دەڕۆژە بەڵێ والله نازانم ببۆرە بەرز دکتۆرا منیش عینی شتم گوت بۆ لە من تێنە گەیشتی لە یە مەلایوایسی تێگەشتی یعنی بە جدیەتانەیە بڵێن من بادینی نازانم بەڕاستی نازانم بە بادینی قسە بکەم بەڵام جوان جوان تێگەم نانا دکتۆرە کوردیەکە من وازەحتر بوو لە کاک حکومەتی ئەوە هۆکارەکەی بوو کوردیەکەت باشترە فەرقتانە ئینشاءڵڵا بەڵێ بەڕێزان لیژنەی تایبەتمەند لیژنەی یاسایی قسێکتانەیە کەرەمکەن کاکتۆر بژار فەرمون بە بادینی من نازانم بڕوا بکە تێدەگەم بەس نازانم خۆزگە بنزانی بە پێشنیار دەکەم دەورەیەکی زمانی یان لەهجەی بادینی ببینی بەڕێز زەرۆکفەرەوە. بەڕێز سەرۆکا پەرلەمانی بەڕێز سەرۆکا پەرلەمانی سەرەڕای تێبینیت هەواڵە بۆ جوانترکردن و باشترکردنا vê pêşniyaza yasayê belê dîtina me hevala gel îcaze bit berê sergoha perlemanî sererayê wan têbîniyethatî arastekirin şilaya endamê perlemanî ve tabîî niyeta hindêk bû baştirkirina vê yasaya lê hindek têbînî پێتڤە مەفرۆز ئەم ژیلڤێرە ئاماژە پێ بدەن معنا ئەف پێشنیازە یاسایە ئەپ شێوێ درست نهاتیە خوندن حقیقت یعنی ئەس vێخنێت بێژم مادە ده بەرگە ئێک و بەرگە دوو ئەگەر هات بۆ نەخواندن بیت هەرچنە بێت پێنجی حتا شێست حتا هەفتێ سەدێ ئەف تێبینیەتاتی نەگوتن نەتات نەگوتن چونکی حەل یاتیەکردن مەرەم دامەزراندن یان چێکردنا لژنەیەکە لێکۆلینێ جوان خان زەمیلێکی ئێمە قساکە کاک مفید لە کاتی کۆبنەوەکانی پەرلەمانە بە حەزەرەوە بەناو قۆڵەکەی هاتوو چۆ بکە فەرموو کاک بژار بەڵێ بەڕێز سەرۆکا پەرلەمانی دروستکردنا لژنەیەکە لێکۆلینێ ئەت یاسایەکێدا معنەوی ئەونینە ئەف لژنا لێکۆلینێ دێجێ دادگایەت مختص گرت و ئەف لژنا لێکۆلینێ دێ عقوبێت مادی و معنەوی و عقوبێت جەزایی لەسەر خەلکێکی فەرز کرد نەجارەیەکیە لژنا لێکۆلینێ ئەت یاسایەکێدا تێتە دیتن بەلکو پتریە یاسایە دایمەن بەحث لەسەر چاوانیا دروستکردنا لژنەیەکە تحقیقی تێتە kirin و ئەvە معروفەت هەمی یاسادا و یاسایەت بێژی دام دیگەلێک جارا بەرامبەر vê ڕاوستن و دێبینن ئەف حەف مەوزوعەش حەجمی وی ماستەر لێ هات ئەدvê قانون divê pêşniyaza yasayê da pişîklî nehatiye darêştin eger pelayeka pizîşkî kesek mir dê rabitiştevê lijnê ev lijneye çend kesekin dê equbaya edamê û heps û sicnê û dê qirarê pêdet ji berin dê em gel axiftinê cenabête jînînin berê serokê perlemanî ev mewzu'a pêtivî nebû et qalibekê diye gelekî berfereh dabit nahiya qanûnî ve bît فقرەیەکی زێدەکەین دێ باشتر بێت بەس ئەب vî شێوەی کوسە هەی چ مشکلەیەکە مەزن نینە ئەما ئەف لژنا لێکۆلینێ ئێمە ئیشارەت پێدال مادە ده زۆر گرنگە ئەندام پەرلەمان بخوێنێت دابزانێت ئەندامی داواکاری گشتی ئەندامە ئەدوێ لژنێ داب ئامادەبوونا ئەندامی داواکاری گشتی ئەف لژنە ئەلگەل نîrerê sendîka dişûlê xwe ket kewate نه مجموعة كنوجدارنا الوزارتنا اجبر حفالينية وعلاقات الشخصي هر بريارة وفيا ديدن سبارات
اگرات و خلطیات کرن یان هلاک پزشکیات کرن که عقوبت وریدا دیار دینن عقوبت دیارن مسئولیت مدنی ماده 202 211 قانون مدنی دهاتینا بواضحی بحثی حالت پزشکی تکرن هر وصا قانون عقوبات جدایتین هیچ فرقه قانونی نینه اگر وری ما بستوبت ام عقوبات وری بدانین و سزای دانین و غرامه بدانین زور طبیعی همچین بو راپورت داتی دان بلام محتاج ناکد و هیچ کشک قانونی نینه پیشگلی کو هاتیه بحث کرن ویا سایدا همی برگه و ماده تسلسلیت هاتین شوهی که گلکه درست و باش سبارت بریکاری کسی و توضیح برای سرگاه پارلمانی سبارت بریکاری کسی اگر محتاج بو شخصی که ضرر شلاک و پزشکی دید دلکی درخواست کرد پشتی لجنه کلینه تقریر آخو آماده کرد فعلا فلان کس فلان نجدار مقصره سبب تقصیری و یف زیانه چه بوی باش الویره بوچی مبکارنه اینا حوالی نخوش بوچی مگریه بریکاری کسی خو اوه مانه پاریز زرگ ده بخو گیرد و پاریز زرگ ده بتنینه روی کسی چگت مدنیه دابد ات مرافعه دا و اگر موضوع جزایی بد ات محاکمه کرنه دا توی جلسه کو محاکمه کرنه بوچی چنگی او عقداد ناف برا اوی کسی زیان وی کفتی و محامی دا وکاله اگر وکاله بد وکیل و موکله تین لجبرن ده ملویری حوالی نخوش جیب کار نینه بریکاری کسی تمام وکیلی کسی وکیل قانونی پیشول الدادگاه تمثیل وی بکات الحضوروی قانونی بله بس هر تبینی کادی جیاب تمشین ورگیرین و استفاده جیب کین زور سپاس بله سپاس کاکتور صباح برای سروکی پارلمان پشگیری قسەکانی دکتۆر بژار دەکەم بەڕاستی ئەو مادەیە لە مادەی چوار لە بخوێنە لە مادەی ده بە وازحی باسی لژنەکە دەکات کە سەر بە ئەنجومەنی وەزیرانە نەسەر بە وەزارەتی تەندروستیە ئەنجومەنی وەزیرات ئەوە دەکات یعنی کە ئەوە بریکاری گشتی تێدا بەشدارە و سندیکەکانی پەیوەندیدارەکان چونکی سندیکەکان زۆر شەرتن بەشدار بن چونکی چ پزیشک بیت چ کارمەندی تەندروستی بیت ئەگەر نوێنەرێکی وان تیا بیت چونکی سەزاکان وەکو کاکزاناش گوتی لە قانونی سندیکەکان ئەوان خۆیان سەزادانێنەوە من ئەو بچون وەکو تریش بەڕاستی یەک دوو ئەوە هەبوو کە اسکالایەک بۆ وەزارەتی تەندروستیان بوو بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی جێگا بکات یعنی دەبەرەکە بکات یعنی گەرمیانە سۆرانە هەر جێگاک بیت ئێمە هیچمان ئەمان نییە کە بەڕێوەبەرەتی گشتی تەندروستیش بۆ ئیزافە بگرێت زۆر سوپاس سەرۆکی پەرلەمان بەڵێ سپاس بۆ جەنابەت بەڵێ دکتۆرە خان بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح سەبارەت بە هەڵەی پزیشکی کە دەرێن هەڵەی پزیشکی ئەوە معنای ئەوە نییە تەنها پزیشکەکە هەڵە دەکا لە ڕەنگە کارمەندی تەندروستیەکە هەڵەی بکە ئەو ڕەنگە کارگوزارەکەش بیکە بەڵام مستەڵەحەکە ئەوها هاتیە بەداخەوە لۆی ئەگەر شتێکی دیکە دابنرێ لۆ نمونەیەکەک هەڵەی چارەسازی اقتراحی کرد یایەکی دیکە گوتی هەڵەی تەندروستی ئەوانە شاملترە یعنی کارمەندی تەندروستیش و کارگوزاریش دەگریتەوە و نمونەک هەیە زۆر باوە لە ناو مجتەمع دەرێن پزیشک مەقەستەکەی لە ناوسکی نەخۆشەکەی بەجێهێشت بەڕێزان ئەرکی گۆز و مەقەست و ئەوانە لەسەر پزیشک نییە لە کاتی نەشتەرگەری پزیشکی نەشتەرگار تەرکیز لەسەر نەشتەرگەریەکە و وردەکاری نەشتەرگەریەکەی دەکا ئەوەی کە مەسئولە لە ژماردنی لەفافەکان و ئەدەواتەکان ئەو کەسەیە کە یاریدەدەریتی واتە پزیشک نییە بە تەنێ کە مەقەسەکەی بەجێ دەهێڵی ئەوە یەک لە
و شتێکی دیکەش ئەوەیە کە ڕاستە لیژنەی لێکۆڵینەوەی هەمیشەیی دروست دەکرێت بەڵام ئەوە معنای ئەوە نییە کە نەخۆش ناتانی سکاڵای لە وەزارەتی تەندروستی یا لە سندیکاکان تەقدیمکە یان لە بەڕێبەری گشتی وەکو کاک دکتۆر فەرمووی تەقدیمکە دەتانی لەو جیانش سکاڵای تەقدیمکە ئەوانیش ئاراستەی لیژنەکەی دەکەن. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان مەسلەی هەڵەی پزیشکی مەبەست ئەوە نییە هەڵەی پزیشک. هەڵەی پزیشکی مستەڵەحێکی شائعە لە ناو هەموو یاساکانە لە ناو ئەوانەی کە باسی مەسئولی ئەکەن الأخطاء الطبية يعني هەڵەی پزیشکی يعني هەڵەی پزیشکەکە بێ یان کەم تەرخەمی دامەزراوەکە بێ یا هی با بڵێن معاون طبیەک بێ هی ممەڕیزەیەک بێ هەموو یەکرێتەوە لەبەرەوە بە حساسێتەوە نابێ ئێمە وشەی پزیشکی لە ڕاستیا وەربگرین. بەڵێ دکتۆرە ببوورە ناتوانم مەجالت ببوورە ناتوانم مەجالدەم هەستەکەم وەکو تەحەدایەکی لاتۆ ناتوانم مەجالت وتم باناوت بنووسم وتتمەی نووسە ئێوە ئەبێ متمانەتان بە ڕەفیقەکانتان ناتوانم ئەوە پەیڕەوە مادەی پێنج مادەی پەیڕەوەڵێ لیژنە ئەوە لیژنە لێرە دانیشتۆ مادە پێنج فەرمونون. برای سروک پارلمانی ماده پنجم ویرای اما فانه لم یاساده هاتون مندالی نخوش اما فانه خوارهویان هیا یکم آمیر و کرسته و پیدایستی پزیشکی تایبتی بردست لناو دامزراوی تندرستی بودابین بکرد. دوم پارێزگاری لێ بکرێت لە سەرجەم جوورەکانی ئەزیادان لە کاتی پشکنین یان چارەسەری لە ناو دامەزراوەی تەندروستیدا. سێەم هاوڵێکی هەبێت لە کاتی ماناوەی لە دامەزراوەی تەندروستی جگە لە هەردوو بەشی چاودێری چڕ و بەشی منداڵە ناکامەکان. چوارەم سەرجەم ڤاکسین پێکوتە بەردەستەکانی بوو دابین بکرێت لە قوناغەکانی تەمەن بەبێ بەرامبەر. سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر بە ڕێزەکەوێ لەسەر مادەی پێنج قسە بکە بنووسە لەم بەرەوە جاری پێش لێر بەڵێ لێرە بنووسە بەڵێ کاکتۆر زێدان و کاکتۆر ڕێبوار بنووسە تەواو کاک بەڵێن بنووسە بەس ئەوانم بینی شادی خان یەکەم جار بنووسە دوای کاک بەڵێن کاک عەبدولناسر مەلا ناسر کاک لقمان شنۆخان کاک باڵام بەسەر چاو بەسەر نووسیم کاک مەلا ناسر نووسیمە سەلما خان لێرە کاک دیاری ئەوە یەکیچ قسەی نەکردۆ یەکەم کەس بینووسە کاک دیاری نووسی کاک دکتۆر ئیسماعیل کاک دیاری و کاک دکتۆر ئیسماعیل سەرچنارخە چی قسە بکەم؟ بەڕێزان ناوەکانە خوێنمەوە نووسیومە کاک باڵام بۆ نووسیمە کاکتۆر زێدان و کاکتۆر ڕێبوار شادی خان کاک بەڵێن کاک مەلا ناسر کاک لقمان شنۆخان کاک باڵام بۆ سەلما خان کاک دیاری دکتۆر ئیسماعیل سەرچنار خان کەسی تر هەیە؟ شادی خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی مادەی پێنجەم کە تایبەتە بە مافەکانی مناڵ لە کەرتی تەندروستیە یان بەپێی ئەم یاسایی کە ئێستا لە بەردەستی ئێمەیە هەموو مادەکانی ئەوەندە مادەی گشتگیر و شمولین کە بەڕاستی من بۆ خۆم لی تێناگەم و نازانم ینی لەکوێیە بتوانین ئێمە لە دامەزراوە تەندروستیەکانە جێ مادانە بکەینەوە هەموو بەشێکی زۆری ئەو خاڵانەی کە دانراون سێهەم و دووهەم و یەکەمیش تەحسیل حاصڵن ینی ئێمە لە هەموو شوێنەکە باسی مافەکانی نەخۆشمان کرد ئەگەر بین ئێمە مادەیەک تەخسیسکەین بۆ مافەکانی مناڵ لە ناو ئەم یاسایەدا بەڕاستی ئەم مادانە ئەو مادانە نین کە لە شوێنی ویست و خواستی ئێمن لەناو ئەم پرۆژە یاسایەدا هەبێ لەبەرەوەی زۆر گشتگیرە زۆر شمولیە مەسەلەی ڤاکسینەکان تێبینیەکی تر لەسەر خاڵی چوارەمی یان مادەی چوارەمی سەرجەم ڤاکسین و پێکوتە بەردەستەکان نا
بەڵکو پێویستەکان چونکە ڤاکسین ئەگەر بەردەست بێ ئەگەر بەردەست نەبێ ئەوە ئەرکی حکوومەتە کە دابینی بکە لە تەمەنێکی دیاری کراودا مناڵ ئەو ڤاکسینە وەربگرێت کە پێویستێتی جەستەی لەبەرەوە بەردەستەکان دەبێ بگۆڕێت بە پێویستەکان و ئەرکی حکوومەتە ئەگەر بەردەستیش نەبێ بەردەستی خا و دابینی بکە بۆ هەر سێ خاڵەکەی تر بەڕاستی تەحسیل حاصلە لە نەو یاساکەیە جێی هەموو ئەو شتانەی تر کراوە کە لێرە دانراوە بەڵام ئەگەر ئێمە بەڕاستی من ئەمە پێشنیازەکەم ئەگەر بێت و ئێمە بمانێ کۆمەڵێک مادە تایبەت بە منداڵی نەخۆش هەبێ لە ناو ئەم یاسایەدا پێویستمان بە دیراسەی زۆر گەورەترە تا بتوانین کۆمەڵێک خاڵ لە ئاستی پێویستیەکانی منداڵ